بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد الأمين وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەپێویست دەزانم کە دەستخۆشی و سوپاس و دوعای خێری خۆم ئاراستەی ئەم ئەنجومەنە بەڕێزەی ئەنجومەنی کۆمەڵی دادگەری بکەم، خوای گەورە پاداش دەداتەوە. وەلیللاهی الحەمد. ئەگەر خەڵکانێک فەخر و شانازی بکەن بە کار و چالاکی دنیای و کار و چالاکی دوور لە خوای و کار و چالاکیەکەوە دوور لە ڕووتان کارێکی قێزەون و ناشرین بێ، ئێمەش لە هەر ئۆرگان و لە هەر مەڵبەند و لە هەر شار و شوێنەکە بێ شانازی بەوە دەکەین وەلیللاهی الحەمد کە لە خزمەت قورئان داین، کە پرۆژەکەمان هەمووی خزمەت بە قورئان و فەرمودە دەکا. بۆیش ئەوڕۆکە بەڕاستی لە نیوەڕۆیەوە وەکو بڵێ خۆشحاڵیەکەم زۆر زیاتر بوو کە دەگەم بە پۆلێک لە خوشک و برایانم، خوای گەورە مۆفەقتان کە. بۆیە ئەو قسەیەش دەکەم، ئەوەی کە دەفەرمێ لا خەیرە فیکم ئین لەم تەقولوا للمحسن ئەحسەنتە وللموسیء ئەسەئتە. دەفەرمێ هەر کاتێک ئێوە واتان لێهات بە چاکە نەڵێن چاکە و بە خراپەش نەڵێن خراپە، خێر و خۆشی و بەرەکەتتان پێوە نەماوە. بۆیە بەداخەوە ئەوڕۆکە بەهۆی بێدەنجی خەڵکانی مافخورا و بەهۆی بێدەنجی خەڵکانێکی دەست بە کڵاوی خۆیە گوتۆبانەی با و بەهۆی ئەوەی ئاگرە سوورە لە خۆم دوورە وای لێ هاتووەکەوە خەڵکێکی ناشایستە و خەڵکێکی ناپابەند بە قورئان و سنە حکمڕانی زۆرینەی کەسانێک بکەنکەوە الحەمدولله وەکو ئێوە دەست بە دەست نوێژ و وەلیللاهی الحەمد بە زوبانی بەڕۆژ و ئەهلی شەو نوێژ حکمڕانیمان بکەن. بۆیە ئێمە دەبێت لێستا بەدواوە بکەین کە شەرم نەمانگرێ لە ڕاست حەق و لە ڕاست ناحەقی. ئەگەر کەسێک چاکەی کرد بڵێ دەستت خۆش بێ، و ئەگەر خوا نەخواستە خراپەش بوو دەستی بگری و پێی بڵێ کارێکی خراپە. بۆیە بەڕێزان ئەو گربوونەوەی جەنابتان خوشکان من بەوەی دەزانم بەڕاستی کە ببێتە شاهێدیەکی تەواو بۆ قەبر و قیامەتمان. فەرمودەیەکی پێغەمبەری ئەکرەم هەیە صلی الله عليه وسلم دەیکەمە دەستپێکی وتارەکەم، ئەویش دەفەرمێ سەبعة یظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. دەفەرمێ حەوت گروپ هەن لە ڕۆژی دوایی و مەحشەر بە تایبەت بەڕێزان، یعنی مەشەقەکەی زەحمەتی مەحشەر باوەڕ بکەن هەرچی زەحمەتی دنیا هەیە ناکەتە سەعاتێکی ڕۆژی مەحشەر. هەموو ناخۆشی و نەهامەتی و نەکبەتی ئەم ڕۆژانەیەکەوە ئەگەر سەعاتێکیش بێ لە ساحەی مەحشەر کە ڕۆژ چەند میلێک لە ئینسان دوور دەکەوێتەوە و نێزیکایەتەکەی چەند میلێکە، یعنی خەڵکی وهەیە لەژێر عارەقەی خۆیدا غەرق دەبێ و دەخینچێ و هەتا ئەژنۆی عارەقە هاتووە. زۆر کەس وەڕست دەبێت دەڵێ خودایە قیامەت و میزان و کتاب دابنێ با بۆ جەهەنەمیش بێ بەس لەو مەحشەری قوتارم بێ. ئەوەندە زەحمەت دەبێ بەڕێزان. بەڵام لێرە ئەو مژدەیە ڕادەگەێنم کە ئەو تەجەموع و گربوونەوەی بەڕێستان هەرچی تموحی دنیاییە نیەتی وەلیللاهی الحەمد. تەنها شانازیەکەی ئێمە ئەوەیە کە شانازی بەو قورئانەوە دەکەین، شانازی بەو قورئانە دەکەین کەوا خەڵکانێک بەبێ ئابڕۆیی و بەبێ شەرمی لەسەر جادەکان دەیدڕێنێ، یاخود دەیکاتە قاقەزی گوڵە بەڕۆژە و یاخود لە شوێنێکی بێ نرخ فڕی دەدا. ئێمە ئەو قورئانە کۆی کردوەتینەوە، ئەو قورئانەیە ئێمە شانازی پێوە دەکەین. بۆیە ئەو قورئانەش لە ڕۆژی دوایی شەفاعەتت بۆ دەکا. جا دەفەرمێ ئەو کەسانێکەوە لە ژێر سێبەری عەرشی خوا دەبن هەرچی ناخۆشە نایبینن. خەڵکی وایە هەتا گەردەنی عەرەقەیە، هەتا وەکو لێوی عەرەقە هاتووە، هەتا ناوقەدی عەرەقەیە. ئەو کەسانێکەوە وەکو ئێوە بۆ خوا کۆ دەبنەوە لە شوێنێک لە مزگەوتێک، باوەڕم پێ بکەن ئەگەر بێت و بەرنامەیەکی ئەوها بێت تەلەڤیزیۆنیەک بێت کە سەیری بەرنامە تەلەڤیزیۆنەکەی دەکەی بە عائیلی دەبێتەوە ئەو فەرمودێ دەتگرێتەوە. بۆ لە دیاری دانیشتووی لەبەر ئەوەی بۆ خوایە، بۆ هاتیە ئەم ئەنجومەنە لەبەر ئەوەی وتارێکێ باسی خوا و پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم، بۆ لەو گروپەدای لەبەر ئەوەی کە گروپێکی ئیماندارە. بۆیە ئەو مژدەیە لە ئێوە بێ پشت بەخوای گەورە بە نوێژەکانی جەماعەتتان لە قاعەکان بێ لە ماڵەکان بێ چەند خوشک لە غورفەیەک کۆ دەبنەوە باوەڕ بکەن ئەو حەدیسێ دەتانگرێتەوە. لە ڕۆژی دوایی بە پشتیوانی و مەعونەتی ڕەب العالەمین ناخۆشی و گەرما نابینن. ئینشەڵڵا خۆشیەکان و لەزەت و نیعمەتەکانی ڕۆژی دوایی بەنسیب ئێوە دەبێ. جا ئێمە ئەو فەخرەمان هەیە کە ئەلحەمدولله کۆبۆتینەوە، نەبۆ پارەیە، نەبۆ مەسلحەت و بەرژەوەندی دنیایە، نەبۆ هەرچی شتی مادیاتە، تەنها بۆ ڕەزامەندی خوایە.
خۆی ڕەب العالەمینیش ئاگادارە لە هەڵسوکەوت و نیەتەکانی ئێمەش کە بۆ چ هاتووین. لەبەر ئەوەی کە زاری یەکەمم نییە لەو ئەنجومەن و لەو قەزا و ناحەیە من لە خزمەتتاندا بم، شاهێدی باشەی ئێوەم لەخوا بەزیاد بێ، شاهێدی دینداری ئەو خوشک و برا دانیشتوانەی ئەو دەفەرم. الحەمدوللا چەند خولمان هەبووە، الحەمدوللا لە هەتا باوەڕ بکەن لە وتارەکانیشم الحەمدوللا ئەو خوشکە بەڕێز و ئەو برا بەڕێزانە هەمووی هەر بینەر و هەمووی هەر پشتیوانی لە وتارەکانمان دەکەن. ئەوە بۆ خوایە. هەزار کەسی واهەیە وتار دەخوێننەوە یەکسەر بە تووڕەی دێشی گۆڕی، بۆ لەبەر ئەوەی بینی خۆی و بینی خوای وێران کردووە. بەڵام ئێوەی ئیماندار سەیری بەرنامەیەک و کۆبوونەوەیەک و گربوونەوەیەک دەکەن بۆ خوایە. ئیشەڵا اجتمعا عليه وتفرقا عليه، ئەو فەرمودەیە ئێوەی گرتوتەوە، خوای گەورە پاداشتان بداتەوە. بۆیە حەز دەکەم لە خزمەتتان بم بەڕێزان دەربارەی ئەو حکمەتانەی کەوا لە ئەنجامی خواناسی و خواپەرستی و تێکەڵاوی و خۆشەویستنی برا مسلمان و خوشتی مسلمان بۆ خوا یەکەم هۆکاریکەی ئەوەیە کەوا مای سەرفرازی ئەویش تەقوایە. ئەو تەقوایی کەوا تۆ لە خوا نزیک دەکاتەوە، ئەو تەقوایی کەوا تۆ دەکاتە دۆستی خوا و هەروەها خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ ئەلا ئین ئەولیا الله لا خوف عليهم ولا هم يحزنون. وەلیەکانی خوا و دۆستەکانی خوا و کەسە نزیکەکانی خوا کێیە؟ ئەگەر ئەهلی قورئانی وەکو ئێوە نەبێ، ئەو خوشکە سەربەچەف و عەباپۆش و حیجاب پۆشانە نەبن، ئەگەر خەڵکێک بە ناوی پێشکەوتن و بە ناوی ئازادی لەگەڵ ڕێز و حرمەتم شایی و سەما لە سەجادەکان بکە، بەڵام ئێمە بە شانازیەوە ڕێبازی دایکی ئیمانداران عایشە و هەروەها باقی سەحابەکانمان گرتووە. ئێمە لە خزمەتتان داین بۆەوەی کەوا بەیەکەوە پشت بەخوای گەورە باسی ئەو هۆکارە بکەن، ئەویش تەقوایە. تەقوا لە خوا نزیک دەخاتەوە کە خوای ڕەب العالەمین لە سوورەی ئالی عیمران ئاەت 133 دەفەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة. ئەی ئیماندارینە چ بە ژن چ بە پیاو هەمووتان دەفەرمێ وسارعوا، واتە پێشبڕکێ بکەن، مسابقە بکەن، پەلە بکەن، خێرا بن بۆەوەی کەوا بگەن بە ڕەزامەندی خوا، مەغفرەتی خوا. ئەو هاتنەت لە کاتێکەوە ڕۆژت شکاندووە و فریای بەس تەڕاویحەکەت کەوتووی هاتووی لە ماڵێک لە ماڵەکانی خوا دابنیشی، ئەوە پەلەکردنەکەتە. ئەوە پەلەیە، ئەو پەلەیە دەبێت تەمایەی ئەوەی کە خوای لە خوا نزیک بیەوە. ئەو مەغفرەتەی کە لە خواوەیە و هەروەها دوای مەغفرەتیش بەهەشتێکە و هەروەها ئەو بەهەشتێکەوە پانیەکەی هەندی هەموو ئاسمانەکان و هەموو زەویەکانە، جا خۆ درێژەکە دەبێت چەندە بێ ڕەحمەتی خوا. بۆیە بەڕێزان دەفەرمێ أعدت للمتقين، ئەم هەموو نیعمەت و ڕەزامەند و مەغفرەتە بۆ ئێوەی تەقوادارە بە مەعونەتی خوای گەورە، بۆ خەڵکێکی تەقوادارە کە بینی خۆی و بینی خوای تەلەفۆنێکی هەڵە ناکە. زاری وهەیە زۆر خوشتی ئیماندار تەلەفۆن بۆ من دەکات، دەڵێ مامۆستا لە مۆبایلێک قسەیەکی ئەو هەم بۆ هاتووە و دام خستۆتەوە لێ نەگەڕام خەڵکێکی ناپاک قسەیەک بکە، یاخود ڕسمێکی ناشیرنە، یاخود هەڵوێزنواندن لەگە کەسێکی خوا نەخواسە بێدین. ئەوەی کەوا ئەوڕۆ ئێمە جیرۆدەی بووین بەڕاستی خەڵکی مزگەوتە، نوێژ دەکا، ڕۆژوو دەگرێ، بەڵام ئایا تا چ ڕادەیەک تەبەڕات لە بێدینەکان کردووە؟ مسلمان بی، ئەهلی مزگەوت بی، دەنگدەر و لایەنگر و پشتیوانی خەڵکی عەلمانی و خەڵکی بێدین بی، وەڵایی هەموو سەر زەوی جێی سوزەی تۆ بێ ناکاتەوەی سەعاتێک تەیەدی ئەو کەسە بێدینانە بکەی، خوا پەنامان بدە. بەڵام وەلیلله الحەمد ئێوە هەم تەقوا و تاعاتەکەتان باشە و هەروەها لە ئەهلی تەقوا و هەروەها لە متەقیان حیسابن بە پشتیوانی خوای ڕەب العالەمین. ئەو متەقیانەی کەوا یەک لە سیفەتی پێناسەی تەقوا ئەوەیە کاتێک کەسێک بە پێخاوسی بڕوە لە ناو ئەرزێکی، ئەرزەکە هەموو دڕک و داڵ بێ، چەند خۆی هەڵدەکا و پێی دەپارێزێ و لەو دڕوکە بۆ ئەم دڕکە و بەوینەکەوێ بەوێدا نەڕوا چەند خۆ دەپارێزی، ئەوە تەقوایە. تەقوا لە حرام، تەقوا لە زوڵم، تەقوا لە ناڕێکی، تەقوا لە هەر هەموو شتێکی کە خوا نەخواستە شتێکی وابێ خوا پێی ناخۆش بێ. و هەروەها دەفەرمێ وفي ذلك فليتنافس المتنافسون، لە خێر و مەحەبەت و مەوەدە و ڕەحمەت و چاکە تەعاون، ڕازگۆیی، دەستپاچی، دەفەرمێ ئێوە منافەسەی یەکتری بکەن، ململانێ بکەن، مسابقە بکەن. ئەگەر خەڵک لە مۆدێلکاری و عەرزکردنی مۆدێل و جلوبەرجی دوو لە ڕوتان بێ ئابڕوویی مسابقە بکە، ئێوە لە عەبا و لە حیجاب و لە پۆشاکی بەرتان وەلیلله الحەمد شانازیتان پێوە دەکەین. زۆر کەسی وهەیە لە دوو مۆدیل دەگەڕێ، ئەوسا چ مۆدیلێک هاتووە، بەڵام وەلیلله الحەمد خوشکانی ئیمانداری ئێمەش ساڵ بە ساڵ و جار بە جار الحەمدولله داپۆشراوتر و دامەزراوتر دەبن. ئەوە نیشانەی چیە؟ ئەو سیفەتە گەورەیە کە سیفەتی تەقوایە
یا ڕەبی خوای گەورە لە متەقیان حیسابمان بکەین. بەتایبەت ئێستا کە مانگی ڕەمەزانە بەڕێزان، مانگی ڕەمەزان واجبە ئیمانداران بە ڕۆژوو بن. لەو کاتێکەوە بە ڕۆژوو دەبی خۆی ڕەب العالەمین ئاگادارمان دەکات دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا کتب علیکم الصیام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ئەی ئیماندارینە ڕۆژووی مانگی ڕەمەزان کە ئەم مانگەی لەسەر ئێوە واجب کراوە هەروەکو هاودینەکانی پێش ئێوە ئومەتەکانی پێش ئێوە ڕۆژویان هەبووە. ئەگەر چەند ڕۆژێک بوو بێ و ئەگەر ڕۆژ ناڕۆژ بوو بێ و ئەگەر چەند مودەیەک بوو بێ ئیلا بە ڕۆژوبوونی تێدا بووە. و هەروە دەفەرمێ ئەو هەموو تەقوای ئەو هەموو ڕۆژوە حکمەت و فەلسەفەی ڕۆژوو تەقوایە. ئەگەر کەسێک بە ڕۆژوو بێ لە خوا نزیک دەبێتەوە تەقوای زیاد دەبێت. چۆن کەسێکەوە نوێژ دەکا کە نوێژی تەواو دەڵێن نوێژی دروست نوێژی ڕاست ئەو نوێژێکەوە خوا دەفەرمێ ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمونکەر. نوێژ ئەو نوێژەیە کە تۆ لە خراپە و غەیبەت و قسە و قسەلۆک و سەیری ڕسم و ڤیدیۆی خراپت دوور خاتەوە. و هەروەها هەر کەسێک کە بە ڕۆژوو دەبێ ئەگەر بێت و لە بەس زەجی خۆی برسیکا و خۆی تینوکە بەڕاستی ئەوە هیچ سوودێکی بۆ ئینسانە نابێ. بەڵام ئەو ڕۆژوەی ئێوە دەبێتە مای تەقوا بە مەعینەتی خوای گەورە هەروەکو نوێژتان هەروەکو حیجاب و پۆشاکتان هەروەکو مؤەیدی و تەئیدکردن و لایەنگری کەسانێکی خواناس. وەڵڵی هەر کەسێک هەوڵ بدا لە دنیا دەڵێ با بەرژەوەندیەکی تێدا بێ. زۆر کەسی وا هەیە هەوڵدا بەوەی کەوا چاکەیەک بەدەست خۆی بێنێ. بەڵام هەر ئیماندارە دەبێ بەرژەوەندی قیامەتی پێش دنیاشی بخا. کاتێک ئیشێک دەکەی مناسبەیەکت هەیە بزانە ئەو مناسبەیە لەگە قورئان و سنەت چۆنە، بزانە کێی لێیە، بزانە خوا پێی خۆشە. وەڵی بەشێک لە تەقوا ئەوەیە کە ئینسان لە شوێنێک دانەنیشێ کە خوا پێی ناخۆشە والعیاذ بالله. لەو شوێنانە خۆ بدۆزیەوە کە خوا پێی خۆشە کە ئەم کۆڕانەیە ئەم مەجلیسانەیە کە مەجلیسێک ئێمە شانازی پێوە دەکەین لە دوا ڕۆژیش ئەگەر ئەو هەبۆمان لێ بدەنەوە فڵان مامۆستا لەگەڵ فڵانە گرۆپ و فلانە تاقم ئەو وتارەیدا چێ شەرمی بەخۆیە، چێ شەرم دەکا بڵێ لە وتارێک دانیشتن باسی گەورەی ڕۆژوو تەقوا و ئیمان و ئیحسانی کرد. بێگومان بێمنەتی. بەڵام باوەڕم پێ بکەن کاتێکەوە ئێمە مراقبە و متابعەی هەندێک کەسی خوانەناسمان کردووە باوەڕ بکەن بە ماتەماتە دەڕوا بۆ شوێنێکەوە شوێنی بێ ئەمری خوا بێ شوێنی گوناح بێ. زاری وهەیە شوێنێکی مباحیشە شوێنێکی ئاساییە بۆ نمونە چاخانەیەکە یان کافتریایەکە دەچێت دادەنیشێ بەڵام عینەکێکی ڕەش لە چای خۆی دەکا ئەنجا لەوانەیە شەبقەیەک لە چای خۆی بکا بۆتە نەناسرێتەوە لەبەرەوەی شوێنەکەی شوێنی پیاوان نییە لەبەرەوەی شوێنەکە شوێنی شەرم نییە شوێنی حیا نییە. بەڵام ئێمە وەلیلله الحەمد کە ئەهلی قورئانین و ئەهلی ڕۆژوین بە ئومێدی خوا دەبینە ئەهلی تەقوا و تەقواداریش. بۆیە بەڕێزان ئەو تەقوایە دەبێتە شیعاری تۆ دەبێتە دروشمی تۆ لە ڕۆژی دوایی. ئەو تەقوایەکەوە تۆ هەتا وەڵڵی قەڵغانێکە بۆ تۆ وەڵڵی پەرژینێکە بۆ تۆ وەڵڵی لە تەندروستیت وەڵڵی لە تەمەنت وەڵڵی لە بەختەوەربوونت وەڵڵی لە خوا نەخواسە کەسێک ئەگەر بێتەقوا بێ و دوور بێ لە تەقوا بەدبەختی چارەڕەشی دڵتەنجی ئەوانە چێنە و کەسانێکەوە دڵیان تەنگە ئەوانەی کە موشکیلەیان زۆرە چێنە ئەو کەسانە وەڵڵی ئەو کەسانە کە خوا ناناسن ئەو کەسانن کەوە ئێمە دەیان بینن لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئێوە ئەوانەی کەوە لە شعور و لە هەست و بیری مسلمانان دەدەن لەسەر شەقامەکان بە سوتاندنی قورئان و بە سوتاندنی هەر کەلیمەیەکی پیرۆزی ئەڵڵا بێ یاخود بە هەر شیعار و دروشمێکی ناشرین بێ کە بڵاوی دەکەنەوە. وەڵڵی بەڕێزان تەنها بۆ خۆیان مایە گرفت بووە تەنها بۆیە مایە نەدامەت و حەسرەت بووە. بۆیە لە ڕۆژی دوایش ئەو ئینسانە ستەمکارانە دەستی خۆیان دەگەزنەوە دەڵێن یا لەیتەنی کونت تورابا ئەی خوایە خۆزگە خۆڵ بوومایە کاتێک کە دەبینێت دوور لە ڕووتان حەیوانات و ماڵات و گیان لەبەر و مەڕ و ماڵات ئەگەر قۆتێکیان بەغەڵە لێکدا بێ خوای گەورە ئەو قۆچەی بۆ دەژێڕێتەوە بەڵام دەبێتەوە بەخۆڵ سزا و پاداشی نییە حەقی هیچ کەسێک بزر نابێ. ئەنجا ئینسانی زاڵم ئینسانی بێدین ئینسان دوور لە ڕووتان ئەوانەی کەوە ئەفعالیان جوان نەبووە ئەخلاقیان جوان نەبووە ئەلەو ڕۆژە خۆزگە هەڵدەخوازێ بۆ مەڕێک دەڵێ خۆزگە من مەڕ بوومایە نە بەهەشت نە جەهەنەم هەیە نە عەزاب هەیە نە پردی سیرات هەیە هیچی نییە خۆزگە بە گیانلەبەرێک دەخوازێ ئەو ئینسانە کە خوا دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە. مرۆڤ گەورەیە پیرۆزە بەڵام کاتێک دەستی بە قورئانەوە بێ کاتێک تەوحید بناسێ شیعارەکەی لا ئیلاهە ئیلا الله بێ ئەو کات گەورەتر دەبێ
مرۆڤ گەورەیە بەڵام خۆی گچکە دەکاتە بەهۆی بێدینی و بەهۆی ئەوەی کە خوا نەخواستە لە ڕێگای قورئان و سونەت لایدا بێ. بۆیەش بەڕێزان ئەوەی کەوا لێرە تایبەت بە خوشکانە ئەم دانیشتە ئومێد دەکەم بەڕاستی پیاوان برایان یعنی پێداچوونەوە بە خۆیان بکەن لەوەی کەوا تا چ ڕادەیەک لەگەڵ ئەو هاوسەر و عائیلە و خانەوادەیە نەرمونیانی چاک و باشی لێبوردەیی چەندەیە هەتا ژن و مێرد بە یەکەوە زیاتر. بۆیە لەوانەیە لەناو هەندێک لە ناڵم لەناو هەمومان چونێ هەموو وەکو یەک نابن. هەندێک کەسی وا هەیە دەڵێ ئەوەی بە قسەی خێزانی خۆی بکە لەوانەیە کەسێک ترسنۆک بێ. وەڵای ئەوە وانە ئەوە پێچەوانەی دەقی فەرمودەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆیە دەفەرمێ خەیڕکم لئەهلیه وأنا خەیڕکم لئەهلی. پێغەمبەری خوا فەرمووی باشترین پیاوی مزگەوت و پیاوی مەیدان و پیاوی مەردایەتی ئەو کەسەیە کە لەگەڵ خێزان و خوشک و دایک و باوک و برای خۆی باش بێ کە لە پێشەوە خێزان دەگرێتەوە هاوسەرەکان دەگرێتەوە. باشترینتان ئەوە نەکەوە وەکو من ڕیش زۆر بەرداتەوە. باشترینتان ئەوە نەکە مەندیلەکەی سپی بێ. باشترینتان ئەوە نەکە قسەی گەورە بێ. باشترینتان ئەوە نەکەوە خۆی بە نۆ کەسان نەدا بڕوا و سەلام لە کەس نەکا. باشترینتان ئەوەیە پێوەرەکەی چاکە و نەرمونیانی و خزمەت و ڕێزی ماڵ و منداڵی خۆی بگرێ. بۆیە پێغەمبەریش فەرمی صلی الله عليه وسلم وأنا خەیڕکم لئەهلی. ئەی ئەسحابە بەڕێزەکان ئەمن باشترینی ئێوەم بۆ خاو خێزانی خۆم. پێغەمبەری خوا دەفەرمێ عليه الصلاة والسلام کەواتە ڕێز لە ژنگرتن و ڕێز لە عائیلە و خانەوادەگرتن شیعاری پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم. ئێوەی ئیماندار بەوە گەورە بوون کەوا خوا دەناسن خوا پەرستن کەوا لە ژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله دان بەڵام بە پێچەوانەوە وەالعیاذ بالله خوا پەناتان بدا و خوا پەنامان بدا ئەگەر لاماندا وەڵڵاهی دەبینە ئەو کەسانەی کە خوا نەخواستە ڕێز و سەنگ و سەقلی خۆیان لەدەست دەدەن. خوای گەورە هەموو لایەکمان یا ڕەبی لە بێ حورمەتی لە بێ ڕێزی بپارێزێ ئینشاءڵڵا. و هەروەها بەڕێزان خوای ڕەب العالەمین لە قورئاندا باسی ئافرەتی چاک دەکا باسی ئافرەتی دیندار دەکا. ئەو ئافرەتێکەوە ئافرەتێکە دەستی بە تەقوا و تاعەتەوە گرتووە ئافرەتێکە ئەهلی پۆشاک و حیجاب و حیا و حەشمەتە. بۆیە دەفەرمێ فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. ئەو ئافرەتانێکەوە خوا ناوینان بە صالحە خوا ناوینان بە پارێزکار بە پارێزگار بەوەی کەوا پارێزگاری لە خۆیان لە ماڵیان. بۆیە هەموو ئافرەتێک شوانە و گەورەی ماڵەکەی پیاوەکەی خۆیەتی. بۆیە کە حیفزی کرد هەم ناموسی هەم ماڵی هەم سمعەی پیاوەکەی بەڕاستی ئەوە دەچێتە ناوی لەگەڵ ئەو ئافرەتان دەبێت کە خوای گەورە ڕێزی لێ ناون باسی کردوون. بۆیە دەفەرمێ وەزیفەی ئافرەتان لە وەزیفەی پیاوان کەمترە. جاری وا هەیە پیاو دەبێ مهمەی زیاتر ببڕێ ڕێگای زیاتر ببڕێت تا خوا ڕازی دەکا. بەڵام دایکانی ئێمە و خوشکانی ئێمە و ئەو ئافرەتە بەڕێزانەی ئومەتی ئیسلامی واجباتەکەیان کەمترە. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ إذا صلت المرأة خمسها وحصنت فرجها وأطاعت بعلها دخلت من أي أبواب الجنة شاءت. رواه ابن حبان في صحيحه. پێغەمبەری خوا دەفەرمێ ئەگەر ئافرەتان خانمانی ئێمە ئەگەر پێنج نوێژەکەی کرد ڕۆژانە شەو و ڕۆژ پێنج نوێژی واجبی ئەدا کرد ئەو باسی سنەتەکان نییە تەراویحی لەگەدا نییە شەو نوێژی لەگەڵدا نییە بەس پێنج نوێژەکە واجبەکە. و هەروەها دەفەرمێ وحەسنت فەرجەها و هەروەها داوێنی خۆی و حەیای خۆشی پاراست لەوەی کەوا کەسێک زەفەری پێ نەبا کەسێک حیا و حورمەتی نەشتێنێ خوا نەخواستە حاشە لە حازریان. دەفەرمێ ئەگەر داوێنی خۆی پاراست حیا و حەشمەتی خۆی پاراست بەڕێزان زۆر جاری وا هەیە چەند ئینسانی ئیماندارە بەڵام بەداخەوە بەهۆی چوونی بۆ شوێنێک بەهۆی دۆستایەتی و ڕەفاقەتی هاوڕێیەکی وەڵڵاهی سومعی لەکەدار دەبێ. ئینسانی ئیماندار چ پیا بێت چ ژن بێ بەڕاستی دەبێ ئەو شەخسیەتە نەدۆڕێنێ بزانین لەگەڵ چی هەڵدەستیدا دەنیشی. يحشر المرء مع من أحب پێغەمبەر دەفەرموێ عليه الصلاة والسلام. ئیمانداران حەشر دەکرێن لەگەڵ خۆشەویستەکانی خۆیان. ئایا خۆشەویستی ئێوە کێیە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دە وەڵڵاهی موژدەتان لێبێ لەگەڵ پێغەمبەری خوا حەشر دەکرێن. ئەوانەی کەوا خۆشەویستەکەیان هەوا و ئارازوو شەیتان و مۆدیل و مادەیە والله لەگەڵ شەیتان حەشر دەکەن خوا پەنامان بدا. بۆیە فەخری ئێمە و ئێوە شانازیەکەمان چییە؟ ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر ئافرەت پێش نوێژەکەی ئەنجام دا و هەروەها داوێنی خۆی پاراست و ئەتاعەت بعلەها
گوێڕایاڵی پیاوەکەشی بر لەو شتە شەرعیانە. زۆر جاری وایە ئافرەت جاری وایە جەڵەوی پیاوی گرتووە، ئەو پیاوە لە ڕێگالادەدا ئەگەر ئافرەتەکەی نەبێ دیندارە، وەروە خەمخۆری ماڵ و منداڵیەتی، وەروە دڵسۆزی پیاوەکەشێتی. بۆیە دەفەرمێگە ئەو ئافرەتە لە گوێڕایاڵی پیاوەکەشی دەرنەچوو، دەفەرمێت دەخەلەت الجەنە من ئەی باب شاء. سبحان الله، دەفەرمێ ئەو ئافرەتە دەچێتە بەهەشتەوە لە هەر دەرگایەکەوە حەز بکات. سبحان الله، سەرپشک دەکرێ، مخەیەر دەبێ و لەبەر ئەوەی کەوا ئیتاعی پیاوی کردووە، ئیتاعی خوای کردووە و هەروەها حیا و حەشمەتی خۆی پاراستووە. ولله الحمد، ئێوە هەمووتان ئەو نەریتتان هەیە و توانیتانەکەوە نوێژەکانتان بکەن و فەرمانی خوا نەبەزێن و نەیشتێن و هەروەها حیا و شکۆی خۆشتان پاراستووە. الحەمدولله. بۆیە خوای گەورە فەرمی وەلەهن مثل الذي عليهن بالمعروف. ئافرەتان ئەوەی کەوا لەسەریان واجب کراوە ئەوەشان لەسەر پێویستە بۆیان ئەنجام بدرێن. ئەوەی کەوا لەسەریان واجبە بۆ پیاوەکەیان ئەنجام بدەن، ئەوەش لەسەر پیاوەکان واجب بۆ ژنەکانیان ئەنجام بدەن. بۆیە کوردەواری ئێمە جوان دەڵێ هاوسەر. ئەو هاوسەرە واتە دوو کەسن بەڵام یەک سەریان هەیە، یەک بیرکردنەوەیان هەیە. دەبێ وابین ئێمەش کاتێک ئێمە عائیلەیەک و خانەوادەیەک و کۆزێکی ئیماندار و جیلێکی باوەڕدار دروست دەکەین، وەڵڵاهی ئەگەر بیرکردنەوەمان یەک بوو، نەک پیاوەکە بڵێ شەش و خێزانەکەی بڵێ حەوت، ئەو بڵێ ڕەش و ئەو بڵێ سپی، بەڕێزان جاری وا هەیە ئەو مقۆ و گوتە گوت و دەمە دەمی ماڵێ لەبەر چاوی منداڵەکان دەبێتە هۆی خوا نەخواستە لەبەر چاوکەوتن. دەبێت ئینسانی ئیماندار ئاگادار بێ، تەوحیدی ڕەئی، تەوحیدی قسە، شیعار. ئەگەر باوکی بڵێ کوڕەکە مەسە نوێژەکەت بکە، داچێت دەلێی گەڕێ خۆش و فەقیرە نەنووسووە. ئەگەر باوکی بڵێ کوڕەکەم بڕۆ بۆ مزگەوت جەماعەتە با بڕۆین، داچی بڵێ وڵات تۆزێک نەخۆشە دەلێی گەڕبانەیە، نابێ. دەبێت یەک شیعاریان هەبێ، ئاراستەکردنی منداڵەکانیان دەبێ وابێ بە یەک ئاراستە بێ، ئەگەر ناخوانەکە تووشی هەڵەپەڵە دەبن. و هەروەها بەڕێزان ئەوەی کەوا لێرە مەبەستە ئەوەی بەیانکەین بەڕاستی لەو ژیانی کورتی دنیا ئەوەی تۆ سەربەرز دەکات تەنها فەرمانڕەوایی خوایە، گوێڕایاڵی خوای ڕەب العالەمینە. بۆ معلوماتان فەرمانڕەوایی خوا و ئیتاعەکردنی خوا بریتی نییە هەر لە نوێژ و ڕۆژ و وەڵڵاهی بریتی نییە هەر لە حەج و عەمرە، بریتی نییە لەوەی کەوا ئینسان ئیلا قورئان بخوێنێ، نەخێر. وەڵڵاهی دەبێ ئینسانی ئیماندار دەست لە مێرووەک بپارێزێ ئەزیەتی نەدا. وەڵڵاهی دەبێ وا بکەیتەوە ئەگەر نەزافەتی ماڵەکەتە، ئەگەر خزمەتی دراوسەیەکتە، ئەگەر چاکەیەکە بۆ ژینگەکەی خۆت، بۆ شار و وڵاتەکەی خۆت، دەبێ ئەو هەستت هەبێ. بۆیە ئەو باشترینی ئێوە باشترینتانە بۆ ئەو کۆمەلگایەش ئاگادار بن، خزمەتی ژینگە و وڵات و شاری خۆتان بکەن بە باشە. بۆ نمونە کەسێک دەبینێکەوە تووشی هەڵەیەک بووە، پێویستە ئامۆژگاری بکەیت. بەذل النەسیحە واجبە لەسەر هەموو لایەکمان. ئەگەر خوشتێک لە گەڕێک و کۆڵان و شارێک هەڵەیەشی لە خوشکێکی خۆی بینی، نابێ لێی لە هەڵا بدا. بۆیە دەبێت دڵسۆزانە بچێت لەگەڵ دابنیشێ بۆی ڕوونکاتەوە بەپێی فەرموودە و بەپێی قورئان و شەریعەت بۆی ڕوونکاتەوە. ئەوە گەورەی ئێوەیە، ئەوە تەقوای ئێوەیە، ئەوە ئەو کاتی ئێوە وارێ دەکاکەوە ببنە کەسێکەوە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەروەها ببنە کەسی ئەهلی شەفاعەتی پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام. ئەو کات پێغەمبەری خوا شەفاعەتت بۆ دەکا کە تۆ دەڵێ من ئومەتی پێغەمبەریم علیه الصلاة والسلام، هەر قسە نەبێ، دەبێت بەکردەوە وابێ، دەبێت بە عەمەل وابێ، بیسەلمێنی. ئەنجا ئەگەر لەگەڵ دایکتە، ئەگەر لەگەڵ باوکتە، ئەگەر پیاوە لەگەڵ خێزانیەتێکە، خێزان لەگەڵ هاوسەرە بەڕێزەکەیەتی، یان ژنومێر لە ماوە لەگەڵ منداڵەکانیان، لەگەڵ دراوسەیەکانیان، با دراوسەیەکانشە موسڵمان نەبن. وەڵڵاهی دەبێ ئەو ڕەوشتە جوانەی پێغەمبەری خوا هێناوێتی ئێمەش دووپاتی کەینەوە، دووبارەی کەینەوە. بۆ لەناو ئەو هەموو شکل و شێوەی پێغەمبەری صلی الله علیه وسلم لە هەر هەموو لایەنێکی باشە پێغەمبەرمان لە قیممە بووە، لە هەر هەموو لایەنێکی، لە عیلم، لە تەقوا، لە هەر هەموو چاکەیەک. خوای ڕەب العالەمین دەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەی محەممەد صلی الله علیه وسلم تۆ بە دڵنیاییەوە لەسەر خولوق و ڕەوشێکی زۆر گەورەی. کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو جەزیرەی عەرەبەکە پەیدا بووە، قیممەی ڕەوشت بووە، قیلە بووە، لە کاتێکەوە ئەزمە بووە، خەڵک بۆ لەسەر شتێکی کەم لەوانەیە خەڵکی کوشت بێ، لەسەر پارەیەکی کەم ڕێگری کرد بێ، تاڵانی کرد بێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو سیفەتە کە سیفەتی ئەمانەتە لە پێغەمبەری خوا داهەبووە علیه الصلاة والسلام. هەموو خەڵکی
بەر لەوەی کە بە قسە و شیعار و وتاری خۆی بانکا بۆ ئیسلام کردەوەکانی پێغەمبەریان دەبینی عەلەیهی سڵات وەسەلام دەبۆ دەعوەیەک بۆیان دەبۆ بانگەوازێک بۆیان با ئێمە قسەمان گەورە نەبێ و کردەوەکانمان کچکە بن با ئێمە شیعار و دروشمی بەرزمان نەبێ بەڵام لەگە دوو منداڵ خۆمان نەحەوێینەوە با ئێمە قسەی زۆر گەورە و زۆر باڵا و بریقەدار نەکەین بەڵام لەگەڵ دراوسەیەکی غەیرە موسڵمانت نەگونجی دەبێت تەعامل بکەی ئیدارە بکەی و بۆ ئەوەی ئەو پلە گەورەی بەنسیبت بێ بۆیە بەڕاستی لە کۆتاییەکەدا زۆر بە گرنگی دەزانم کە دەستخۆشی دووبارە بکەمەوە لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری خوای گەورە پاداشان داتەوە و ئەو ڕۆژ لە پێناوی ڕێز و بەهای دایک و خوشتی ئیمانداری موسڵمان هەستان بە دابەشکردنی زیاتر لە 150 خەڵات بەڕاستی ئەوە جێی دڵخۆشیە کە لەم جێژنەیە و هەروەها لەم ڕەمەزانەوە بەرەو جەشن دەڕوا ئەوە مای دڵخۆشیە ئەوە هەستکردنە بە خوشک و برایەتی حەقیقی ئەوە هەستکردنە بەو ژیانە لێبوردەیە بەرامبەر یەکتری کاتێکەوە لە شوێنێک پرسەیەک دەبێ خۆشیەک دەبێ دەرسێک دەبێ هەموو ئەلحەمدولە هاوکار و هەماهەنگیەکن و بۆیە ئێمەش بە پێویستمان زانی کاڕۆ لە خزمەتتاندا بین دووبارە داوا دەکەین لە خوای رب العالمین دوعا دەکەین دڵێن یا ربی خوددایە چۆن لێرت کۆ کردینەوە ئەو هەر لە فردەوسی ئەعلا کۆمان کەیەوە یا ربی خوددایە چۆن لێرانە بە ئیسلام رازین و شانازی دەکەین یا ربی خوددایە پێغەمبەرەکەشت ئەوها شانازیمان پێوە بکە بەهۆی پابەندیمان بە شەریعەت و بە قورئان و سنەتەوە یا رب العالمین یا ربی خوددایە ئێمە شوێنکەوتەی ئەو پێغەمبەرین عەلەیهی سڵات وەسەلام دوورین لە هەرچی لایەن و کەسی تری بێدینە خوای گەورە ئێمە بپارێزە یا ربی خوددایە ئەو کاتێک کە دەمرین و دەینەوە خزمەت تۆ يا ربي خدا رحمان بي بكيو لو تني كلمة توحيد لا إله إلا الله محمد رسول الله ببش معنك يا رب العالمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته